بەناوی خوای گەورە و میهرەبان ئازانمان سڵاوتان لێبێ و ئومێ دەکەین باش و ساف و سەلامت بن. سواز بەخوام ڕۆژ دەرفەتەیە لەگەڵ هاوکارم دانیار بە هاوکاری هاوکارانمان لە پەیامەوە لە خزمەتە نابین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بەڵگە و بابەتی جیاوازی پەیامی ڕۆژ. سڵاو و ڕەحمەتی خواتان لەبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژداهاتینەوە خزمەتان. دەخوازیین کە هەموو لایەکتان تەندروستێکی باشتانە بێت وە ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک تەوەر و زانیاریمان بۆ ئامادە کردوون. دەخوازیین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند من لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. ئازان لە چاوەڕێکەکەی بەرنامەکەماندا باز لە دەستپێکردنەوەی گەشتی ئەمریکاران دەکەین و بزانین ڕێنمایەکان چین بۆ دەستپێکردنەوەی گەشتیاران وهروەها لەلایەن وەزارەتی تەندروستی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە و ڕێنمایانە چین بە پێنووسراوێکە وەزارەتی ئەوقاف ئاراستی کۆمپانیەکانی گەشتی حەج و ئەمری کردوکە داوا دەکەن کە سەردانیان بکەن بۆی کە ڕێنمایەکانیان پێ بدرێت بۆی کە گەشتیاران بەپێ ئەو ڕێنمایە تەندروستیانە گەشتی ئەمرە بکرێت وە زۆرێک لە هاوڵاتیان باز لەو دەکەن کە مەرجەکانی دەستپێکردنی گەشتی ئەمرە تۆزێک قورس بووە ناتوانێت بەو شێوازی کە ئەو مەرجانەدانراوە گەشتی ئەمرە بکرێمە لەو تەورێمان دەبزانی مەرجەکان چین. وەروها لە تەوری دومی بەرنامەکەماندا باس لە دەخۆشی یاخود جوان خوێندنەوەی قورئان دەکەین کە هاوکارمان ئیمران ئەمیری لە هەولێرەوە پێشکەشمان دەکات زانین چۆن کەسێک بتوانێت بە جوانی و بە شێوازێکی ڕێک و پێک قورئانی پیرۆز بخوێنێت. بەڵێ ئایزان هەواڵدەین لەگەڵ تۆڕی پەیامێرانمان لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان زانیاریەکانی ڕۆژ بۆیەوە بگوازینەوە هەروە کۆمەڵێک بابەت و فیچەریش ئامادەیە لەگەڵ ئێوەیە پێکەوە بینەریان دەبین دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارەشەکانی هەرێمی کوردستان.
بەڵازان لە تەورەکەی بەرنامەکەماندا باز لە چۆنێتی دەستپێکردنەوەی گەشتەکانی حەج و عومرە دەکەین بزانین مەرجەکانی دەستپێکردنی گەشتی حەج و عومرە چین و ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ڕێنمایەکانی وەزارەتی ئەوقاف چین بۆ گەشتیارانی حەج و عومرە بۆ قسەکردن لەسەر ئەمە و گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کامەران عەلی خواڕەحم بەڕێوەبەری حەج و عومرەی پارێزگای سلێمانی. مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا کامەران بەخێر بن. سپاستان دەکەم قوربان. زۆر سپاس. مامۆستا لە سوشیال میدیاوەی بینیم کە زۆرێک لە هاوڵاتیان گلەی ئەوەیان دەکرد کە مەرجەکانی ئەم جارەوە نەقورسن کە گەشتیان ناتوانێت عومرە ئەنجام بدات. مەرجەکان چین لە ئێستاە؟ بەڵێ. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. يا ربي لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. سرتا زۆر سوپاسانەکەم سواسی دەرفەتەکەکەم و ئەبێ پێشا زۆر سواسی خوای پەروەردگار بکەین لەسەرەوەی کە وردە خەریکە بەڵای کۆرۆنا ئەوەندە خەفیفە بێ تا ئەو ڕادەی کە سعودێ ترسنۆکترین وڵاتە ئەویش یعنی بەرنامەی دانا و ئیستیقبالی حاجیان و یان باڵین ئیستیقبالی گەشتیارانی عومرە بکات. باجارێ سەرەتا باسی مەسەلەی عومرە بکەین چونکە نازانین ئایا سعودیە لەم فترەیەدا ئەمە کە ئەزمون ئەکا ئەم سەردانیکردنی گەشتیارانی عومرە سەرکەوتوو ئەبێ یان تووشی مەترسی ئەبێ و ئەبێتە هۆی ڕێگریکردن لە حەج. بەرحاڵ بەڕاستی جارێ ئەوە وەکو باسم کە هەمووی سواسی خوای پەروەردگارێ بێ دیارە وردە مەسەلەی کۆرۆنا خەفیف بووە مەترسیەکانی کەم بوونەتەوە چونکە سعودیە زۆر حەذەر ئەکا. هەرچەندە تا ئێستا لایەنی سعودیە تەنها ئەوەندەی و توێتی ئەوانەی کەوا خاوەنی کۆمپانیا و شەریکاتن بابێن تەجدیدی ینی تازەی عەقدەکانیان تازە بکەنەوە سەردانێک بکەن مەسەلەن دەردەشەیەک لەگەڵ شەریکاتەکانی سعودیا بکەن بۆی کە ئامۆک و ئامادەکاریەک بۆ پێشەکی بۆ ئەوی ئەگەرەکم حکوومەتی سعودیە بڕیاریدا فیزا بدا یەکسەر ئەوان ئامادە بن بۆ دەستپێکردنی گەشتەکان. لە ڕاستیدا لە لایەکیشەوە ئەوەی کە جێگەی با بڵێن داخە یان ناخۆشە ئەوەیە کە ئەم جارە لایەنی سعودی ئەلبەتە لایەنی عێراقی و لایەنی هەرێم هیچ مەرجوشەتێکی ئەوتویان نییە. لایەنی سعودیە هەموو مەرجەکان پەیوەندی بە لایەنی سعودیە وایە یعنی خەڵک ئەگەر گلەی بکا لە بەڕێوەبەرایەتی لە وەزارەتی ئەوقاف لە حکوومەتی هەرێمی کوردستان گلەیەکی ناحەقەکە لەو ڕۆوە کە پێی وابێ مەرج و شەرتەکان هینی ئەمانن نا مەرجوشەت هینی ئەمان هیچ مەرجوشەتێکیان نیە هیچ تەنها ئەوە نایە لایەنی سعودی ئاگاداری کردوون کە ئەبێ لەوێشەوە کە دێن فەحسی کۆرۆنا بکەن ئەمانیش هەر فەحسی لێرە فەحسی کۆرۆناکەیان بۆکەن ئەو گلەی ئێمە کە هەیە ئەگەر ئەوە پەیڕەو بکرێ بۆ هەموو فەحسێک پارەیەکی خەیاڵی بسێن وەکو ئێستا لە حودەکان ئایسێن و هیچ و بەلاشیش 6,000 دینار بسێنی هیچیش نەبێ یعنی بەڕاستیەوە زۆر ناخۆشە بێ بۆ تایەتی بۆ حاجیانەوان ئومێدەکەین ئینشەڵا حکوومەتی هەرێم ئەو هینە نەکا لەگەڵ حاجیان و لەگەڵ گەشتیارانی عومرە کاروانە. ئەوە هیچ ئیجراعاتێکمان نییە کە ئەوەندە تون بێ لە جاران زیاتر بێ و با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان کۆتوبەندێکی زیاتر بێ بۆ گەشتیارانی عومرە. بەڵام ئەوەی هەیە کە لایەنی سعودیە بەڕاستی زۆر وەکوڵێ ینی بێتام یانی هینیان کردو ئەوەندە تەعەقیدات و ئەوەندە گرێ گۆڵەیان تێ کردووە زەحمەتە بۆ کەسانێکی وەکو گەشتیارانی هەرێمی کوردستان بتوانن یعنی چێژی باش ببن لەو سەفرەی ئەیکەن ینی ئەو پارەی کە خەرجی ئەکەن بتوان بە قەدەری ئەو پارە ینی لەزەت و چێژ ببن لە وەکو پێشووتر ینی لە نیوەی پێشووتریش نییە چونکە ئەگەر هەر بوارەکەم مە بێ پێشەوەی هەر پرسیارەکەم با تەوزیحی زیاتر بدەم. لایەنی سعودیە کاتێککە داخڵ ئەبی بە وڵاتی سعودیە بڵێنەوە فەحسی بووەکە پارەیەک لێ سێنێ لەسەر فەحسەکە پارەکە لەسەر خۆتە لە مەتار هەر کەسێک لە فڕۆکەخانە تێستێکی بوو ئەکەن دوای ئەیبەن 3 دانە ڕۆژی ڕێکەگە ڕاستەخۆ بۆ مەدینە بچێت ناو ئوتێلەکانی مەدینە نایەڵن دەربچێت لەو ئوتێلە 3 ڕۆژ کەرەنتینەیە جا سیر کە تۆ ئێمە شەریکاتی ئێمە 10 ڕۆژمان هەیە کە عەمرەکارە ڕوات ڕۆژێکی لەم سەرەوە ڕوا ڕۆژێکی لەو سەرەوە ڕوا هەردوو هەر لەسەر 10 ڕۆژەکەیە ئەم سەرە و سەرەکە ئەمە 8 سێشی لەوێ کەرەنتینە ئەبێ
ئەمە پێنج با بڵێن ئەمێنێتەوە بۆ 5 ڕۆژی باش دوی لە سەفەرەکان ڕوا و سێشی کەرەنتینە ئەمە 5 واتە 5 ڕۆژی ئەمێنێتەوە 5 ڕۆژێک 1 ڕۆژ لە مەدینە ئەبێت 4 ڕۆژەکەی تری ئەچێتە مەکە باشە ئەو جا سەی لەوەدایە یعنی ئەگەر بۆنمە پاسێک 47 نەفەرە جاران ئێمە قافڵەیەکمان 47 نەفەر بوو 47 جێگا لە ناو پاسێکدایە هی یەک قافڵەیە ئێستا حکوومەتی سعودیە 47 تێ ناکات 25 زیاتر ناتوانانی بکەیتەوە پاسە ئەبێ ئەو پاسە کرێ ئەو 47ش ئەم 25 نەفەرە بیرن واتە کرێکانیان دوو قاتە بێتەوە باشە ئەگە جاران مەسەن بۆ نمونە 200 مڵین 100 مەنیان لەسەرکەوت 100 ریاڵی سعودیان لەسەرکەوت ئێستا 200یان لەسەرەکەوێ باشە ئەمە لایەنێکیان لایەنێکی تریان مەسەلەی ئوتێل جاران ژووری چواری پێنجی شەشی بووە ئێستا ژوورەکە هەرچەنێک هەبێت لە دووکە زیاتر نییە لە دوو سەریری زیاتری تێدا بێت حکوومەتی سعودیە یان شەریکاتەکە پارەی خۆیە سێنێ واتە کابرای کۆمپانیاش ئەبێ پارەی ژوورێک لەوان بسێنێکە لە ڕەنگە 4 سەریر بێ 5 سەریر بێ واتە پارەی مانەوەکەشی دووقات ئەبێتەوە ئەگەر جاران مەسەلەن 100 ریاڵی دابێ بۆ شەوەی ئەم جارە 200 ریاڵ ئەدا ئەمە لایەن لەمەش ناخۆشتر ئەوەیە کە مەسەلەن ئەگەر لە ناو 25 کەس لە قافڵەیەکدا دەرکەوەیەکیان کۆرۆنایەتی 14 ڕۆژی ڕێک ئەمانە کەرەنتینەیەکرێن ئەم 25 نەفەرە لەو شوێنەی کە ئەمێننەوە کرێی شوێنەکە کرێی خواردن و مخەرجیانی ئەو 14 ڕۆژە لەسەر خۆیانە لەوەش ناخۆشتر تارەکە سەفەرەکە و ئەگەڕێتەوە چکە تارەکە خۆ 14 ڕۆژ بە دیار ئەمانەوە دانانێشێ لە کاتی خۆیان لە موعیدی خۆیان کۆمپانیاکە تارەکە هێنێتەوە گەشتارەکانی تر ئەگەڕێنەوە ئەبێ ئەمانە دوایی بلیتی تر بکڕن و بە بلیتی تری خۆیان بگەڕێنەوە ئەمانە هەمووی کۆمەڵێ ئیجراعاتی زۆر توندن یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە تااقەتدا نین چێژ بە ئینسان نایەڵن ئێوە هەربێن لە پێشچوی خۆتان یعنی کە ئینسان چەند ناخۆشە لەسەر و مەعاملەوە تۆ ڕێکە تۆ لای خۆتۆ دادناوە 10 وەرەقە 15 وەرەقە و داناوە بۆ ئەم گەشتە کاتێک کە ئەڕۆی گەشتەکە دێیتەوە 30 وەرەقەی تێچووە یعنی زۆر خەفەتی پێخۆی چکە تۆ خۆت داناوە هەموو بەرنامە ڕێژێکە کردووە پارە و کۆ کردوەوە حساباتی خۆت کردووە باشە ئەمە داناوە بۆ عمرە بەڵام سیرەکەی دوای بێت لە شتی ترەوە بیخیتەوە بیێنیتەوە بیخێتەوە قەرزارە بیتەوە لەسەری کە تووشی خەفەت و میحنەت و جۆرێک لە هین تەنگا ئەو مەرجانەی حکوومەتی سعودی دایناوە بۆ هەر گەشتیارێکی زیارەت یا عمرە دەکا بۆ هەموو وڵاتەکان و کویە کە یاخۆت تەنها بۆ شەرقی ئەوسەد یان بۆ وڵاتانی تری دراوسێک کە بەم شێوە زەختی لەسەر دروستکردن یان نەخێرمە یاسایەکی گشتگیرە و لە هەرکی وڵاتەکان لە ئەوروپا لە هەر شوێنێک بچیتە سعودی دەبێت مەرجانە جێبەجێ بکەیت بەتەکی دڵنیا بکە سعودیە لەو مەجالەدا هیچ فەرق و جیاوازێک لەگەڵ هیچ کەسێکان ناکات چکە ناتوانێت لەسەر حسابی یعنی ئەمنیەت و ئاسایشی ناو حرەم کە ئەو ڕێوشوێنەی بۆ گرتۆتە بەر وەکەڵێ تەسامح لەگەڵ خەڵکی ترا بکە و ینی فەرق و جیاوازی لەگەڵ خەڵکا بکە کابرا لە ئەوروپاوە دێ لە وڵاتانی عەرەبیەوە دێ لە هەر شوێنێکی ترەوە دێ ئەو بەو سیستەمە باڵێن تەقەنیە پێشکەوتووە تەنانەت یعنی تەحدیدی ئەکا ئەم نەفەرە کەی ئەچێ بۆ عەمرەکەیەکە ئەوە چەندێکیشی پێ ئەچێ وەچکلێک چەند شابێ بێتەوە ناو ئوتێلەکەی خۆی یعنی ئەمە سیستەمێکە کە دایناوە هیچ جیاوازێک ناکات لەگەڵ هیچ کەسەوە ناشتوانێ بیکە چونکە ئەمە پەیوەندی بە تەندروستی گشتی وایەوە پەیوەندی بە ئاسایشی تەندروستی ینی با بڵێن حرەمەوە هەیە و ڕەنگە سعودیە بێوێ لە ئامانجێک یا ما بڵێن بۆ منە لە ئامانجێکی گەورەتردا وەکو هینێکی استراتیژی بێوێ ڕێ خۆشکە بۆ ئەوەی کەوا ئەمساڵ حەج بکە بۆیە ئەبێ ئەم ڕێو شوێنانە زۆر بە جددی بیگرێتە بەر و ئەزممویشی بکە بۆی بزانێ ئایا تا کاتی حەج خەلەلی چیە بۆی خەلەکانی تریش پڕ بکاتەوە پێم وایە کە هیچ جیاوازی فەرقێک ناتوانێ بکات زۆر باش مامۆستا کامەران وەزارەتی تەندروستی ئەوقافی هەرێم چی لەو بارەیەوە چی دەڵێن ئەوان چ ڕێنمایەکیان هەیە بۆ گەشتیاران بەڵێ وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عەمرەی هەرێمی کوردستان کە معنین بەم پرسە
و هەروەها وەزارەتی سەحا کە هەمیشە طبعاً دووشتی لازم مەرزوو من پێکەوە چونکە دایمەن لە کاتی گەشتەکاندا جارانیش مەسەلەن ئێمە جۆرێک هینمان هەبوو، جۆرێک عیلاجی پەتامان هەبوو، باشە تەلقیحات و ئەوانەمان هەبوو، پێکوتا بۆ دایمەن تەنسیقمان لەگەڵ وەزارەتی سەحا هەبوو بە تایبەتی لە حەجا. ئێستا کە گەشتیاری عەمرەش دەستی پێکردو و کۆرۆناش شتێک ئەثەری هەرماوە، وەزارەتی سەحا معنیە بەو پرسە. بۆیە لەو کۆنتاکەی کە هەیەە لەگەڵ وەزارەتی ئەوقافە ئەوەیە کە ڕێوشوێنێکی تەندروستی بگرنە بەر بۆی دڵنیابن کە ئەم گەشتیارە کۆرۆنای نییە جارێ پێشەوەی کە هەل لێرە سەفەرەکە بکات. جا ئایا لە ماوەی 24 ساعتا فەحسەکەیان بۆکەن ئەیاندنێ ئەبێ کە بابای گەشتیار فەحسەکەی پێبێ، فەحسێکی معتەمەدی پێبێ کە فەحسەکەی ئایا پۆزەتیڤە یان نیگەتیڤە. تەمان دیارەوە کە لەوێش بخوات کە ئەچیتە مەتاڕیان لەوێش دی دووبارە لە ئەو بۆ ئەوەیە بۆی کە فیزای بۆی جوازەکە کە کۆمپانیا جوازەکە فیزاکەی بداتێ بەڵێ ئەبێ بیدات بۆ ئەوەی کە بیداتەوە. دوای ئەوەش وەکو بۆم باسکرد حکوومەتی سعودیش بۆ ئیکتیفا ناکە، بەس بۆ ئێرە تا سواری فڕۆکە ئەبیت و لێرە ئەڕۆیت ئەوەندە کیفایەتە. بەڵام مەکوم لەوێ لە حکوومەتی سعودی ئیجراعاتی خۆی کاتەوە لە فڕۆکەخانەوە دەسەکاتەوە بە ئیجراعات لە فەحس و کەرەنتینە و دوایی دڵنیابوون ئەو ساکە ڕێگەی گەشتیارەکە ئەداکەوەسا لێرە پرسیارێک دروسەبێ ئەو گروپانەی لێرە دەچنە زیارەت دەچنە عەمرە بۆچی دەڕۆژ؟ ینی کەسێک ڕەنگە مادیەن بتوانێت گەشت بکە بە ئەم قۆناغێکی سەخت ئەوانەی کە مادیان زۆر باشن باوان گەشتکەن، بەڵام لە بریەوەی دەڕۆژ لە سەفەرەکە بن با 2 هەفتە بێ با 15 ڕۆژ بێ بۆ یەگە لە کەرەنتینمانەوە لە هاتن لە ڕۆیشتن لەوێ بتوانن چێژ وگریان هەر بۆیان نییە لە حکوومەتی سعودی دەڕۆژی داناوە. بەڵ ئەوەی کە پێشووتر پەیوەندی بە پێشی ئەو کۆرۆنا حکوومەتی سعودیە کە فیزادا بۆ 1 مانگ ئەیدا، ئەوە کۆمپانیاکەیە لەگەڵ بابای گەشتیارە بڵین ئەتوانێت تەنها 10 ڕۆژی بداتێ بەو پارە. ئەیناوەتانەکە بین لە کاتی ڕەمەزانە کابرا توانێت 1 مانگی ڕێک بمێنێتەوە، فیزاکەی بۆ 1 مانگ. جاهیانە 15 ڕۆژی ئەوەڵە مێنێتەوە، یانە 15 ڕۆژی ئەخیرە مێنێتەوە، یانە مانگەکە هەموو ئەمێنێتەوە. بەڵام چییە؟ پارەکە بڕی تێچوونەکەی زیاترە بێت لەسەر کۆمپانیاکە. بۆیە ئەبێ بە مامەڵەیەکی تر لەگەگە زیاد بوو لە 10 ڕۆژ ئەبێ بە مامەڵەیەکی تر لەگەڵ کۆمپانیاکە قسە بکە. بەڵام لێرەشدا یەکشت هەیە، کۆمپانیاکە ناتوانێت ینی هەموو گەشتیارەکان خۆیان هەر بە تەبیعەتی ئیشەکەیان و حەزی خۆیان زۆربیان لەوچی هەر 10 ڕۆژیان پێ بکرێ. جەناب ڕاگەیانکاری تو وەزیفەیەکە جێهێشت و ئیلتیزاماتی ترت هەیە و مامۆسایە ئەو فەرمانبەرە هەر 10 ڕۆژ فرسێکی دەسەکەوێت لە مانگی 3 جاران عوتڵە بوو 10 ڕۆژێک فرسێکی دەسەکەەوە گەشتێکی عەمرەیە کرد، یان لە ڕەمەزانە مەسەلەن 15 ڕۆژێ بۆ یەکرێ. ئەو پەڕەکەی زۆر کابرا کاتی باشی هەبێ مانگێک بۆ یەکرێ. بەڵام ئەو کاتە لە ئەو شەریکەیە بە تایبەتی بە خصوصی ڕەمەزان ئەوە عقد لەگەڵ با بڵین تەیاراندا دەکا، لەگەڵ خطوطی تەیاران جاگەر خطوطەکە عراقی بێ مەسەلیان ترانزیت بێ چێک بێ ئەوە تیارەی خۆی هەیە، ئەڵێ لە دوای ڕەمەزان ئەوەندە گەشتیارم هەیە بۆ گەڕانەوە، ئەوەندەم هەیە بۆ 15 ڕۆژ، ئەوەندەم هەیە بۆ 10 ڕۆژ. ئەوە خطوطی خۆیانیان هەیە و با بڵین عقد و معامەلی خۆیانیان هەیە لەگەڵ خطوطی جەوی عراقیا بیان ترانزیتەکان نابێ. بەڵام ئەمەوێتەوە سەر ئەوەی کە وەکو سعودیە لایەنی سعودی هەتا پێشی کۆرۆنا ئەوەی کە ثابت بوو یان زانیاریەکی بێشکە کە 1 مانگە فیزا 1 مانگ وتا لە کاتی حەجا بۆ 1 مانگ پێمانەدەن، فیزا 1 مانگمان پێدەن، فیزاکان هەمووی هی 1 مانگە. بەڵام وەکوم شەریکاتەکان کەوا ئەتوانن هەر ئەوەندە بڵێن خەرجی بدەن باییان بایی 10 ڕۆژ گەشتیارەکە بێڵنەوە و بیگەڕنەوە، گەشتیارەکە خۆی زۆربیان هەر ئەوەندە پیانەکرێ. ئەوستا ئێستا بەم ماجە قورسانەوە دیاری دەکرێت کە تێچووی گەشتێکی عومرە چەندەکە؟ طبعاً شەریکەکە شتێکی لێ دیارە. بۆ نمونە شەریکەکە ئەزانێ کرێی تەیارەکە ئەگەر بە خطوطی عراقی بڕۆ ترانزیت نەبێ بڵێن بۆ نمونە 750 دۆلارە.
ئەزانێ ئوتێلەکە با بڵێن بۆ گەشتیارەکە ئەبێ $200 بدا، ئەمە $950 ئەمە وەکو قسایکەمە. بەرنامەی خواردن و پاس و ئەو جۆرەشتانەمانە شتێکی تر دانێ، قازانجەکەی خۆشی شتێک دانێ، تقریبا لە کۆمپانیاکە دیارە. بەڵام دوایی ئیجراعاتەکانی کە تەڕەتوب ئەبێ لەسەری لە حاڵی بوونی دەرکەوتنی ئەم نەخۆشیە و ئەوە کە تەکلیفێکی زیادە دێتە سەر گەشتیارەکە، ئەمە کۆمپانیا لی مەسئول نییە، ئەمە بێت و خۆت خەرجی بکەیت. بۆیە جاران تۆ کە ئەچووی بۆ عمرە 12 وەرەقەتە خستە باخەڵت معلوم و ڕوون بوو، لە $900 بۆ $950 بۆ $1000 ئەو پەڕەکەی ئەدا بە کۆمپانیاکە، 2 وەرەقەیش بۆ خۆ کیفایەت بوو، ئەمە هیچ کێشت نەبوو. بەڵام ئێستا کێشەکە ئەوەیە تۆ ئەگەرەکم 30 وەرەقە بخەیتە گیرفانە لەوەچە هیچی نێنی تۆ باشە. یعنی ئەمانە هەمویان وەک چۆنڵێ ئەم شتانە ئەتە لەوێ پارەی دیکەش لێ وەرەگرن لەوەی کە باسە کرد پاسەکە و کۆمەڵێ ناخۆی ئەوە یەکسەر هین حسابی ئەکا ئەو با بڵێن کۆمپانیا حسابیەکە لێرە ئەڵێ کاکە مەسەڵەن بوومە جاران $900 بووە، ئێستا ئەڵێ کاکە یان 14 وەرەقەیە 15 وەرەقەی لێرە ڕێک ئەوەی حساب کردووە پاسە ئوتێلە هەموو ئەوانەی حساب کردووە، بەرنامەی خواردن هەموو شتێکی حساب کردووە. ئەو شەریکانەی کە بڕیارە بچنە سعودی و لەگەڵ شەریکاتی سعودی وەزارەتی حەجی سعودی قسە بکەن، تەنها ئێستا بەس پلانەکەت بڕیارە پلان دابنێ، هێشتا گەشتەکان دەستیان پێ نەکردووە، ینی ئێستا بەس دەچن تەنسیق دەکەن چۆن گەشتەکان بکەن، یعنی ئێستا گەشتی عەمرە نەکراوەتەوە. بەڵێ خۆی ئەم ئیجراعاتی ئێستاکە ئێمە وەزارەتی ئەوقاف و حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار کە دەستیان پێ کردووە لەگەڵ شەریکاتەکانی ناوخۆی خۆمانە وەک ئامادەکاریەک 2 مانگە حکوومەتی عێراق تەواوی کردووە، 2 مانگە ئەم ئیجراعاتە تەواو بووە، هەنی ئەم باس و مناقەشە ئێمە ئەیکەین 2 مانگە تەواو بووە. باشە هەموو شتێکی ئەو شەریکاتانە چوون تەجدیدی عەقدەکانیان کردووەتەوە و خۆیانیان ئامادە کردو بە جۆرێ لە جۆرەکانەوە، بەڵام لایەنی سعودی تەناو توێتی ئێوە وەرن وەکو ئامادەکاریەک ئەمە بکەن، وەکو بۆی کە کاتێک ئەمەش کاتی ئەوێ بۆی کە کاتێک کەوتمان وەرن فیزا وەرگرن ئێوە حازر بن. ئەگەرنا لایەنی سعودیە تا ئێستا فیزای بە یەک شەریکە نەداوە، فیزای بە کەس نەداوە، فیزای بە عێراق نەداوە، یعنی ئەوەی کە پێی بزانین فیزای بە غەیری عێراقیش نەداوە، ئیلا هەندێک لە وڵاتە عەرەبیانە نەبێ کە دراوسێن و وەکوشڵی هاو حدودن و کەواتە مامۆستا لێرە ڕێنمایی شخصی بەڕێستان بەدەر لەوەی کەواوەکو بەرپرسی حەج و عەمرە لە پارێزگای سلێمانی وەکو بەڕێزێکیش کە تەجروبەت هەیە لە سەردانیکردنی گەشتی عەمرە و حەج، ڕێنمایی چییە بۆ هاوڵاتیان بچنە عەمرە لەم قۆناغەیان نەڕۆن باشترە چاوەڕێ بکەن تاوەکو ڕەنگە قۆناغەکانی داهاتوور هێور بێتەوە بە گوێزانی بارەدۆخی ئابووری و دارایی موسڵمانانیش لە کوردستان توانم بڵێن لەو پەڕی خراپیایە، یعنی بۆچی خۆ واجبێکە کرێت لە ماوەیەکی تریژ ئەنجام بدرێ یا خۆ چاوەڕێ بکەن تاوەکو دەرفەتی حەج یا دەرفەتی باشتر. ئەزانی ئەگەر مەسەلەن من زۆر جار لە پرسە جیاوازەکانی ترا لە بابەت کۆمەڵایەتی بێ ئەمە مۆزوعی هەندێک مەسایلی فکری و کۆمەڵەیە مەسەلەی مامەڵە و معاملاتوانە بێ کە هەندێک پرسیارم لێکرێ ئەڵێم ئەگەر بە خۆم بم ئەوە ناکەم بە شەرعی نازانم، بەس بۆ تۆ ئەو فتووا نادەم چکە نازانم تۆ حاڵی تۆ وەزعی تۆ چۆنە، مەسەڵەن مع جۆرێک معاملەیان جۆرگەمانە، بەڵام من ئەگەر بە خۆم بم لە ئێستادا بۆ 5 ڕۆژ و بەو هەموو گرێ گۆڵ و بەو هەموو تەعقیدات و جۆرەشاناوانە یعنی ئەو پارە نادەم بە گەشتی عەمرە، چکە نەک واجبێت هیچ واجبێتێکی تێدا نەگەشتی عەمرە سونەتە، هەندێک لە عولەما فەرموون جارێک لە عومرا واجبە، بەڵکو خەریکە سونەتی بوونەکەشی نەمێنێ، یعنی چکە ضروریاتی نییە و ئەم جارە ئینسان ئەوەندە لەم کاتەشدا لەم زڕوفی بێ مەعاشی و بێ موچەیی و بێکاری و ئەم بوونی ئەم هەموو نەخۆشە کە دراوسێتە و خزمتە و ئەم هەموو کرێکی و فەقیر و نەدار و ئەوانە بەڕاستی ئینسان ئەگەر بتوانێت دەستگرۆیەکی ئەوانە بکە لەم کاتە لەم خۆناغەدا خۆشحاڵین بەوەی کە وردە وردە کراوەتەوە، خەڵکیش ئەگەر هەر بتوانێت بچێ حەزەکەین خەڵکیش بچێ، ئەمما ئێمە من ضرورەتێکی تێدا نابینم وەکو مامۆسایەکی ئاینی نە ڕەنگە سونەت بوونیشی تێدا نەبینم، یعنی بەڕادێەوەی کە ئەوەندە قورس و ناڕەحەت و زەحمەتە، بەڵام هەر کەسێکی بچێ مەجوورە خێری عەمرەی خۆی بۆ نووسێ ئینشاءڵڵا ئینێکی سەلامەتەکە عیبادەتێکی باش بە نسیبی ئەبێ، بەڵام ضرورەتی نییە ئەوەندەشی کە
بزانین یعنی بەداخەوە کۆمپانیا و شەریکاتەکانی ئێمە ئیتر قاڵبیان گرتووە لەگەڵ ئەم دە ڕۆژەدا. یعنی ئەگەر مەسەن بۆ نمونە بە جۆرێکی تر وایە 20 ڕۆژ بووایە بەڕاستی یعنی لەزەتێکی ترێ بوو، یان لانی کەم ئەگەر ئەو 5 ڕۆژە 15 ڕۆژ بووایە مەسەلەن گەشتەکان بۆ 15 ئەو 5 ڕۆژە با بڵین بە ئەم سەر و ئەو سەر و بە کەرەنتینەکەەوە بڕۆ ئەم دە ڕۆژە با بڵین تقریبان چێژێکی هەرەیە لەگەڵ ئەوەشدا بەس بۆ ئاگاداریش ئەمەش بزانین یانی چوون بۆ حرەم محدودە. ئەوە نیە تۆ وەکو جاران 5 فەرز بتوانانی بچی بۆ حرەم بە بلیتە ڕۆی بە ناوت هەیە یعنی یەکسەر ئەزانن کە کەی چووی کەی نەچووی یعنی ئەوەندە ڕەنگە مەسەلەن بۆ من 2 ڕۆژارێ 3 ڕۆژارێ ڕێگەی یەک نوێژی بدەن بڕۆیت و بێیتەوە. یعنی شتەکانیان زۆر ئەوەی وردەکاریەکان زۆر زیاترن لەوەی کەوا ئێستا حالیەنەوەکو چۆنەڵێ شایع و خەڵک زانیوێتی لەبەرە وردەکاری تر و کۆت و بەندی تر زۆرترە وەک لە با بڵێن ئەوەی کە ئێساکە ئێمە باسیەکەین و دیارە. زۆر باشە، زۆر سپاس بە مامۆستا کامەران عەلی خوارەحم بەڕێوەبەری حەج و عومرەی پارێزگای سلێمانی. سوپاس ئەم دەرفەتت بێمە بەخشی. سپاس دەکەم مامۆستاگیان. زۆر سپاس بۆ ئێوەش و مەمنون. بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ. لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکات دەست بەجێ هەڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخری شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخرا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆلسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزموونی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی
لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی سەداسەدی لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداروەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە، هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. لازان دووبارە سڵاوتان لێبێ دەچین لای بڕگەی پەیامنێران سەرتا دەچین لای پەیامنێرمان ڕامیا ڕوستمان لە پارێزگای سلێمانی و ڕامیا سڵاوی خوا لێبێت دوایین زانیاریەکانی پارێزگای سلێمانی چین؟ بەڵێ سڵاودانە بێدان یاریدارە ئێمە ئێستا لە گۆڕستانی مەسیحەکانی لە شاری سلێمانی بڵێن ئافرەتێکی نیپاڵی کە تەمەنی 40 ساڵە لە شاری سلێمانی بەهۆی پەتای کۆرۆناوە بەڵێ دیارە هاوکارمان ڕامیار پەیوەندێکی لەگەڵمان نەما دەنگی ئەو ناگاتە لای ئێمە دیار بوو لە شاری سلێمانی دانیار ئەوەی من تێگەیشتم لە بە خاک سپاردنی خانێکی نیپاڵی بوو پێما بێ بەڵێ ئەوەی ڤایرۆسی کۆرۆناوە گیان لە دەستداوە بەڵێ وڵاسە دەچینە لای ڤیتیە کە باز لە دابشکردنی خواردن بەسەر هەژاراندا دەکات تاوەکو ڕامیار ئامادە دەبێت دەچین لای ئەم ڤیتیە. ڕۆژانە هەرێمی کوردستان بە چەندین قەیرانی دارایی و کۆمەڵایەتیدا تێپەڕ دەبێت بەدەمەوە چوونی کەسانی هەژار و کەم دەرامەت و چینی خوارەوەی کۆمەڵگە و پڕکردنەوەی پێداویستە سەرەتایەکانیان کارێکی گرنگ و جێگەی ڕێزە. ڕێکخراوی نونی هاوکاری لە شاری سلێمانی کە ماوەی زیاتر لە 2 ساڵە بەردەوامن لە کار و چالاکیەکانیان لە چالاکیەکی نوێدا هەستان بە ئامادەکردنی ژەمە خواردنێک بۆ سەم منداڵی کاسبکار و هاوڵاتیانی کەم دەرامەت و هەژاری شاری سلێمانی. ئامانج لە ئەنجامدانی ئەم کارەشیان بۆ ئەوە دەگەڕێنێتەوە کە منداڵانی کاسبکار و خەڵکی کەم دەرامەت لە چینەکانی دیکە زیاتر پێویستیان بە هاوکاری هەیە. ئەم جارە هەڵبەت پرۆژەکانی ئێمە ماوەی 2 ساڵ و نی و زیاترە بەردەوامە سواز بخوا کە نەوەستای لەگەڵ چەند قورسی ڕێکارەکانی کە ئێستا بەسەر هەرێمە هاتووە. ئەم جارە ئامانجمان لەگەڵ شێفی ئازی شێفشە بۆ ئەوە بوو کە منداڵانی کە لەسەر جوادن کە ڕۆژانە کارەکەن جەوی ئێستا جەوێکی ساردا حەزمان کرد ئەم ژەمە خواردنەی نیوەڕۆ لەگەڵ ئەوانە نام بخۆین هەڵبەت خۆشمان و کاسبکاران ئەم نیوەڕۆی لەگەڵ ئەوانە بین و ئەوان بەسەر بکەینەوە.
هەڵبەت ئەمە بە زنجیرە چالاکیە کاتێ ئەپەڕێ کۆنتاکتێکە لە بینی ئێمە وەکو ڕێکخراوێنونی هاوکاری و شەفشەو بۆیە هەرجار و شوێنێک بەسەرەکەینەوە ئامانجی سەرەکیشمان ئەوەیە کە ئەم مناڵانیانم خەڵکە کاسبکارەکە لەسەر جادەیە پێویستیان بە هاوکاری ئێمەیە بە تایبەت ئەو مناڵانە کە کارێکی قورسی ڕۆژانیان لەسرە هەرجارە بە هاوکاریەک بێ دەستیان بگرین. ژەمە خواردنەکە جێگەی پێزانینی ئەو کەسانە بوو کە بۆیان ئامادە کرابوو. شێف شەو بۆ میسری لەگەڵ ئەوەی خواردنەکەی ئامادە کردووە چالاکیەکە بەکارێکی خێرخوازی دەزانێت کە لەم وەرزی سەرمایەدا بە ژەمە خواردنێک ئەو خەڵکانە تێر بکرێن. داواش دەکات کە دەوڵەمەند و بازرگانەکان بەو جۆرە کارانە هەستن. وەڵایی من بەکارێکی زۆر جوانی دانم لەبەرەوەی ئەو مناڵانەی کە لەسەر جادەکانن بە تایبەتی لای مزگەوتی گەورە ئەوانە کە لەم ڕۆژە ساردەیە حەزەکەن خواردنێکی گەرمیان بۆ بەرین. وەڵای کارێکی قورس نییە، لایەنێکی ئینسانیە و من داوا لە ڕێکخراوەکانەکەم داوا لە بازرگانەکانەکەم ئەوەی کە باری داراییان باشە بێن بە هانای ئەو خەڵکانەوەی کە باری داراییان باش نیە و کەم دەرامەتن هیچ نەبێ بەژەمێ خواردنیش بێ بەستەریان بکەنەوە. وڵایی بریانی و شلەی پەتاتەمان ئامادە کردووە. وڵای تر باشە ینی کاتەکەی ئەوە نەنیانی زۆر هین بین زۆر کاتمان لێ بگرێ. وڵات داوا لە هەموو هاوپیشەکان مەکەم داوا لە هەموو ئافرەتانەکەم ئەوانەی بە تایبەتی لە ماڵن کە ئیشوشتیان نییە بە هەستن بەم کارانە هەم بۆ سەحەتی خۆشیان هەم بۆ لایەنی ئینسانەکەی کە یارمەتی خەڵکی کەم دەرامەت و هەژار بن. لەگەڵ ئەوەی زۆرن ئەو کەس و لایەن و ڕێکخراوانەی کە کاری خێرخوازی دەکەن لە هەرێمی کوردستان، بەڵام بەهۆی کەڵەکەبوونی قەیرانەکان و زۆربوونی خەڵکانی هەژار و کەم دەرامەت کۆمەڵگا پێویستی زیاتری بەکاری خێرخوازی و بەدەمەوە چوونی کەسانی هەژار هەیە و ئەگەر بەژەمە خواردنێکی بچووک و سادەش بێت. ئەردەڵا محەممەد تایبەت با پەیامی ڕۆژ سلەیمانی. ئازان دووبارە سڵاوتان لێبێت لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە هاوکارمان ئیمران ئەمیر لە هەولێرەوە تەورەیەکمان پێشکەش دەکات لەسەر جوان خوێندنەوەی قورئان میوانێکیشی لەوێ دەبێت پێم وابێ قورئان خوێن سەنگەر عەبدولقادرە. کاک ئیمران باینتان باش سڵاو لە بەڕێسان و لە میوانەکەش. بەڵێ دیارە هێشتا ئیمران بە تەواوەتی ئامادە نەبووە شوان لە هەرێمی کوردستاندا زۆرێک لە قورئان خوێنی خۆشمانەیە کە نێودەوڵەتین لە ئێستادا لە زۆرێک لە وڵاتەکاندا ناوبانگیان پیدا کردو بە تایبەت وڵاتە عەرەبیەکان کە دەنگێکی خۆشیان ئێوە بە زۆر بە جوانی قورئان دەخوێنەوە. قورئان خوێنی وامانەیە کە لە یوتیوبە ملیۆنان بینەری هەیە ماشەڵڵا ڕاستە کە لە هەرێمی کوردستاندا زۆر قورئان خوێنی دەنگخۆش. وەڵا دانیار پێم وابێ ئێستا هاوکارمان ئیمران ئامادەیە. کاک ئیمران سڵاوت لێبێ و بەنیتان باش. سڵاو لە کاک سەنگەریش. لە ئێوە و لە ئەوەی بنێرانە بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم کاک دانیار دەمێ بەر لەوەی بسمەلای تۆرەکی خۆم پێم بڵێ ڕۆیمە چەند دەنگێکمان حازر کردووە لە سایکردنەوەی چەند دەنگ بەڵام ئێوە لەگەڵ کاکشوان زیاتر معجیبم بە کام قورئان خوێنیان کەیفەن بە دەنگی کام قورئان خوێندێ زیاتر. وەڵام من خودی خۆم ماوەسا ماهر معقیلی زۆر حەزم لە دەنگیت. وەڵاهی کاک ئیمران من دوو ستایلم یعنی دوو دەنگ زۆر پێ خۆشە لە مناڵیەوە لەگەڵ سعدی غامدی و وەلید ئیبراهیم ئەو دوو قورئان خوێنەم زۆر پێخۆشە. بێگومان هەمووی خۆش بوون. دەستان خۆش بێ بڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەمڕۆژ ئێمە زیاتر جەخت لەسەر عەبدوڵباست عەبدوڵسەمەد دەکەینەوە کاک سەنگەر زیاتر دەنگی لەگەڵ دەنگی ئەوەوە دێ. ئەمڕۆ قورئان خوێن سەنگەر عەبدوڵقادرم لەگەڵە باسی قورئان خوێندنەکەی بزانین ئەو چۆن دەستی کردووە بە قورئان خوێندن و لە کەیەوە دەستی پێ کردووە و هاوکات لەگەڵەوەش باسی ئەوە کەین بزانین کەسێک دەنگی خۆشە چۆن دەست پێ بکە. کاک سەنگەر زۆر خۆشحاڵی حەزەکەم بەر لە خۆ ناسانت بە کەمێک لە قورئانی پیرۆز دەست پێ بکەین سەرەتای بەرنامەکەمان فەرموو. بسم الله الرحمن الرحيم
لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين صدق الله العظيم الله ما شاء الله كاك سنجد يا خو سپاس دەکەم نرزێت و هەر بەردەوام بێ ئینشاءالله بۆ خزمەتی پیرۆز کاک سنگد ما شاء الله ڕێک ئەگەر نەڵێم تەقلیدێکی ڕێک بەڵام بزەبت عەباس عەبدوسەمەد دێنی تۆ پێم بڵێ لە کێوە خەریکی بە تایبەت جۆری عەباس عەبدوسەمەد والله مام بسم الله الرحمن الرحيم أويك أورو هر إنسانك بتايبت أجر مسلمان بهر نعمتك هر فضلك مثلا خواهي قولة بي بخشي ده بشكراني لسر بكا ولا خواهي وبيبيني براستي أو ذا بهريك بيكا وكويستا كم باسي ذاكين دن خوشية وقرآن خوينا وهر بهرشكيا هذا من فضل ربي ليبلوني أشكر أم أكفر أويك من دستي باسي أوي بكن كودست ما بيكردو كجيشتينا أو مرحلة ببير ما بزانم سالي 1995 بو يتر هر أوها بو عبد الباسط ومن شايف سنكا يعني قرآن خينا شي دياري كراوها بون كخلق جيل رادا قرتو دتواني مثلا تقليد يام كيو أو كاتي وابو
ئەگەر قورآنت ختم کردبایە مەولودێکیان دەکرد بە بۆنەوەی کە کۆمەرە تەڵەبە قورآنیان ختم کردیان ئەمەش یەک بوون لەو کەسانە و ئیتر مامۆستایەکمان هەبەوە کاتی وتی کاکە ئەتولۆ نایی مەسەرەن افتتاحی ئەو مەولودەی قورآنێکمان بۆ بخوێنی ئەوجا ئەمەش وەڵی نازم لا ئیرادی بوو هەر خۆمان ڕاهینە لەسەر سوورەتی تەکبیر و ئیدی خوێنمان لەوێندەر تەمەشایان کرد ئەو مەوهیبە و ئەو بەهرەمان تێدا هەیە دی سەبر الحەمدوللا لەسەری بەردەوام بوو مارەسەمان کە تا گەیشتنەوە مەرحەلەی مامۆستا من هەمیشە دەڵێم یعنی بەرهەمی حجرە و مزگەوتەکان زۆر بۆ لە لێوان جەنابیشت هات بەرهەمی مزگەوتەکانی الحەمدوللا و شانازیش پێوە دەکەین و بەڕاستی ئەوەی پەروەردەی مزگەوت بی پەروەردەی ڕاست و سەلیم بی پێم وایە هەم خۆی و دەوروبەریش لەبەردەستی دەحەسێتەوە باش کاک سەنگەر تەنها عەباس عەبدوسەمەد دەخوێنی یان هیچ شێوازێکی تایبەت بە خۆت دیاری کردووە یان تقلیدی من شاویژەکەی تۆ کار یەکێک لە پێشکەشکارانمان بەخوا شاویە یعنی من خۆ زۆر لە هەنی بێگومان ئەمن خۆم هەرچەندە تەقلیدی عەبدولباست دەکەم وە یعنی دەنگێکە تایبەتە بەلای منەوە بەس قەنەعاتم وایە یعنی ئەو ڕوحی لە من شاویدا هەیە ڕەنگە لە هەندێک حاڵت لە عەبدولباستیدا نەبی و هەموو جار ئەوەی دەرێم یان لەوانەیە عەبدولباست بۆ نمونە مقەلیدی زۆرە بەس من شاوی مقەلیدی کەمە لەبەرەوەی هەم نەوعیەتی سەوتی و هەم ئەدایەکەی زۆر تایبەتە ئەوجا هەندێک مەقاتعی هەیە دەتوانم برێم بیانی هەندێک برێن مەقامی هەیە عەبدولباست پێی نەخوێندیە ئەم زۆر حەزی لێ دەکەم ئیدی خۆم تەحویلی سەر بەڵێ من شاوی دەکەم بەشێکی زۆری ینی گەنجانماوە بەزەبەت ئەو کەسانی کە دامێت فێری قورآانی پیرۆز بوو من شاوی دەڕۆم بەوەی کە من شاوی ینی سەڵتێکی هات و شێوازێکی تایبەتی هەیە کە بۆ فێربوونی قورآانی شاوکارێکی زۆر باشە حەزەکەم کاک سەنگەر باسی ئەو بکەین گەنجانێکمان هەیە ئەو بەهرەیان تایە بەڵام چۆن بەهرەکانیان بدۆزنەوە بەڕای تۆ ینی چی بکەم بۆی کە ئەوانیش بێن هەم خزمەت بکەن هەمیش دەنگەکەی خۆیانینی دەربخەن چۆن دەست پێ بکە گەنج بەخۆی ماوەستا هەر شتێک تو بتەوێ بگەی ئامانج و حەزت لێی بێ دەوری هەولی لۆ بدەیت خوای گەورە دەفەرمێوە ئەن لەیسە للئینسانی إلا ما سعى وأن سعيه سوف يرى ئەوجا لەو مەجاڵی زۆر ئاسانە لەبەر خوای گەورە دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورآن للذکر فهل من مدەکر ئاسانمان کردیە لە هەموو لایەنەکان لەوەی کە تو بتەوێ حەفزی کەی لەوەی بتەوێ بە دەنگەکی خۆش بیڕازێنیەوە ئەوجا ئەو کەسەی کە دەنگەکی تایبەت و خۆشی هەست بەخۆی دەکا گرنگترین شت ئەوەیە کە هەولی لۆ بدا ممارەسەی لەسەر بکە و بێ ئەوەی شەرمیش بکات چونکە خوێندنی قورآن تو بتەوێ ئەو دەنگەی کە دەتەوێت ئەدای بکەی ئەگەر پێی نەخوێنی و خەڵکێک گوێت لێ نەگری ڕەنگە هەست بە غەڵەت و پەڵەتەکانی خۆت نەکەی وانە و خەڵکێک ملاحەزت دەداتێ یعنی گرنگترین شت لەوەی کە ئەتوو بتەوێ سەرکەوتوبی لەوەی کە قورآن خوێنێکی دەنگخۆش و فعلی حەقی هەم تەجویدەکە و هەم دەنگەکەی بدەی هەم ئاوازەکەی بدەی ئەوە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تو ممارەسەی بکەی ینی خوێندنەوە هەبی ڕۆژانە و لەگەڵەوەش گوێژ ڕابگری لەو مەسەرەن ئەو مەدرسە قورئانیانەی کە بە فعلی مەدرسەنە وشتی شتیان لێ فێربی و گوێش ئەدایان بکەیت ئەو مەدرسە قورئانیانەی کە باست کرد ئێستا لە هەرێمی کوردستان کاک سەنگەر تا چەند هاوکارم بۆی کە قورئان خوێنی بەتوانە بەرهەم بێنن لێرە قەز لە هەرێمی کوردستان بەڵێ بەخوای لێرە شتێکی وانییە تو بتێ مەسەرەن بە شێوەی ئەکادیمی شتیان لێ فێربی قەزم مەدرسە قورئانی عالەمیەکانە مەسەرەن کە ناویان لێنرا مەسەرەن مەدرسەی عەبدولباست یا مەسەرەن منشاویە مستەفا ئیسماعیل ئەوە لە میسرەکان و لە خەلیجیەکانیش ماشەڵڵا هەر زۆرە یعنی قورئان خوێنی ئەمن ئێستا تەسەوڕ دەکەم یعنی تەمەشای ئەو جەوبی خۆمان دەکەم ماشەڵڵا قورئان خوێنی زۆر بەتوانە هەیە و جوهدێکی زۆر باشی شێ لەلایەن گەنجەکان تەمەشا دەکەی مەسەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەیان بینی و قورئان خوێنی زۆر بەتواناش پەیدا بووینە و زۆری تری شەنە ڕەنگە ئەو دەرفەتەیان لۆ نەڕەخسابی کە مەسەرەن دەربکەون خزمەت بکەن یعنی الحەمدوللا دەتوانم برێم مەوجەکی زۆر باشی قورئان خوێنی نوێ لە ڕێیە بەڕاستی باش الحەمدوللا من حەزەکەم بچینە لای بەشێک لە چەند ئایەتێکی تری قورئانی پیرۆز دواتر بەردەوامی بەوە دەیمزانین لە کاتی قورئان خوێندنان چۆن دەستپێکی تو هەستێکی چۆن هەیە بەڵام ئەگەر هەر شێوازێ بێ تو ئازادی لەوەی عەباست بێ یان منشاوی بێ هەر شێوازێکی تر بێ بەڵام حەزەکەم گوێم لە چەند ئایەتێکی تری قورئانی پیرۆز بێ بە کورتی ئەو زارە بە کورتی زۆر چاکە ئینشاءالله ئەوەنە خۆش بوو دڵم نەدەهات پێت ببڕم ماشاءالله سلام يا رب أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا وأنه لما قام عبد الله يدعوه كادوا يكونون عليه لبدا قل إنما ربي ولا أشرك به أحدا قل إني لا أملك لكم ضرا ولا رشدا قل إني لن يجيرني من الله أحد ولن أجد من دونه ملتحدا إلا بلاغا من الله ورسالاته ومن يعص الله ورسوله فإن له نار جهنم خالدين فيها أبدا صدق الله العظيم. جزاك الله. کاک سنگەر پێم بڵێ هەستێکی چۆنت هەیە کاتێک قورآن خوێنی؟ یعنی کاتێک بە تایبەت لە شوێنێکی ئاوا قورآن خوێنی هەستێکی چۆنت هەیە؟ والله مامۆستا من زۆر جار بیر دەکەمەوە لەوەی کە مەسەرەن مەحفەلێک دەکرێت خەڵکێک دادەنیشێ، یعنی هەست بەوەی دەکەم دەبێم خوای گەورە دەبیم چ گەوراتەشی بەو کەسەی بەخشیبی هەڵی بژاردیە لەناو کۆمەڵە خەڵکی دەڵێ فڵان کەس و کەلامەکەی من بەسەر خەڵکیدا بخوێنەوە. یعنی گەوراتەشی نازانم لە ڕات دەبەدەرە کە خوای گەورە ئەو کەسەی اختیار کردیە لەوەی کە کەلامەکەی وی بەجێ خەڵکیدا بخوێنتەوە. ئەوجا سەیرەکە لەوەیە خوای گەورە بەو شێوە بەو لەناو ئەو هەموو خەڵکە تو اختیار کردی ئاتوش نیەت و مەبەستت ئەو خوایانە بی کە تو اختیار کردیە. یعنی سپڵەیەک و بێئەدەبیەک و ناشیرنیەکە ناتوانم کو وەسفی بکەم بەڕاستی. یعنی زۆردا لەگە برادران کە مەسەرەن مەحفەلێک دەکرێت شێک لەو بابەتانە دەکرێت، یعنی زۆر سەیرە مەسەرەن تو کەلامی خوای گەورە دەخوێنیەوە نیەتت غەیری خوای گەورە بێ، یعنی شتەکە زۆر زۆر تەناقوڵێکی زۆری تێدایە لە بەرەوەی خوێندنەوەی قورئانی پیرۆز لە بۆ خۆت ئەوە شتێکە، بەس خوێندنەوەی بەسەر خەڵکیدا یعنی ڕێزەک و تەقدیرێکی زۆر تایبەتە لەلایەن خوای گەورە بۆ ئەو شەخسەی. ئەوجا بەڕاستی دەبی یعنی لە ئاست ئەو مەقامەی بیکە خوای گەورە پێی بەخشیە، هەم لە ڕووی ئەخلاقی هەم لە ڕووی ئەو نیەت و مەبەستێک کە لە دڵیەتی. خوای گەورە ئینشاءڵڵا نیەتمان پاک پێم بڵێ کاک سەنگەر یعنی لەگەڵ خوێندنی قورئان و بێگومان مەقامات و ئەمانە تا چەند گرنگیت بە تەجوید و تەفسیری قورئان و تەدەبورکردن لە قورئان داوە؟ بەخوا مامۆستا من دەڵێم خوێندنی قورئانی پیرۆز کەسێک بیخوێنێ بە دەنگێکی خۆش پێش هەمووی، یعنی مەسەلەن مەراتبی هەیە لۆی کە تو بتوێ بخوێنی بە تایبەتیش لە شوێنە خەڵکانێک جل لە ڕابگری، ئەوەی لە هەمووی گرنگتر و مهمتر بی ئیخلاس و نیەت پاچەکەیە و پاشان
یعنی تەزویدێکی جوان هەرچەندە من لەوانێ لەو ئاستەی نەبووم هەڵەو پەڵەم زۆرە و لە پاشان تێگەیشتن لە معانی و مانای ئاەتەکان لەبەرەوەی ئەو کاتی ئەگەرە تو دەنگێکی خۆشت هەبوو نیەت و مەبەستت پاک بوو و تەجویدەکەشتە ڕێک و پێک بوو حەقی ینی حرفەکان و کەلیمەکانتدا و لەگەڵ ئەوانش لەمانای ئاەتەکان گەیشتی بڕواتەبی کاریگەری زۆر زۆر تایبەتی دەبی لەسەر ئەو کەسەی کە جێت لێ ڕادەگری ئیتر ئەوانە دەبی هەموو قەدەرە ئیمکان کۆ بکرێتەوە ئەوزە ئەمن پێم وایە یعنی هەدەفەکەی خۆی دەپێکی یعنی من قورئان خوێنان قەدیمەکانە دوو تەمەشیان دەکەی جگە لەوەی حافظ قورئان بووینە و تەجویدێکی باش و یعنی هەمویان تێدا کۆ کرایەوە لەوێ تەمەشا دەکەی بە 40 ساڵ و 50 ساڵ کە جێیان لێ ڕادەگری دەری تازەیە ئەو ڕوحی هەر تێدایە واتەتوانێت بڵێن کاک سەنگەر قورئان خوێندن یەک مەرحەلە نیە خوێندنی دواتر تەفسیری دواتر تەجویدی دوای لێ تێگەیشتنی دواتر مەقاماتی ینی قەدەرەی ئەڕوا دواتر تەفسیری لەبەرکردنی حفظی ئەمن پێم وایە ئەوانە ئەگەر تەکمیلەبی یان شتێکی زۆر تایبەتی لێ دەردەچی لەلایەنی ڕوحی بە تایبەتی شتێکی زۆر تایبەتی لێ دەدەچێت چونکە قورئان یعنی مەسەلەن چیرۆکەک نییە تو بخوێنیەوە قورئان ڕوحەکی تێدایە لایەنێکی معنەوی هەیە کە تو دەیخوێنی و لا ئیرادی حەز بە ئارامی دەکەیت و ئەوەی کە جێشت لێ ڕادەگری بە هەمان شێوە ئەگەر ئابە و شێوە تو بخوێنی بە هەمان شێوەش کاریگەری دەبی لەسەر بەرامبەرەکەش باشە ئەمە بۆ دایک و باوکان و بزات و کەسانی کە بۆ نمونەدایان هەوێ دەست بە خوێندنی قورئان کرد پێ دەڵێ منداڵەکانیان لە شوێن ڕابێنن پێویستە چی لە منداڵەکانیان بۆی کە منداڵێکی پەروەردەی قورئانی دەبێت من دەڵێم ئێستا ئێمە لە سەردەمێکین سەردەمی ئایپاد و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەیە یعنی پەروەردەکردنی منداڵ زۆر زەحمەتە و پێشم وایە ئەوڕۆکە پەروەردەی منداڵ نسبەتی زۆری لە دەستداک و بابی نییە گرنگترین شت ئەوەیە کە تو منداڵەکانت ئەوەندەی کە ئەگەر هەفتانەبی ئەگەر ڕۆژانەبی لە شوێنێک بیبەستیەوە کە فێری قورئانی پیرۆز بی ئەگەر فێر ئەو قورئانە بوو لە گچکەی بڕواتەبی پێویست بۆی ناکە ئەتو نیگەرانی بیلەوەی کە بەیانی تووشی لادانەک و لا ڕێک دەبی چونکە لۆ إن هذا القرآن يهدي للتي هي أقوم هر کەسێک دەست بۆ قورئانی بگری ڕێنمونی دەکا هیدایەتی لە باشترین ڕێگایەکان للتي هي أقوم کە ڕاست و ڕێکت دەکا ئەوجا لەبەرەوەی زۆر گرنگە زۆر پێویستە ئەمە کە داک و باب چەند ئیهتیمام بەوەی دەدەین منداڵەکانمان لە مەکتەبێک شوێنێکی باش دانێوێت لەوەی سبەینێ مستەقبەلێکی باشی دنیاییان هەبی بەخوا سەدقات گرنگتر و مهمترە لەوەی کە بیان خێ شوێنێک فێری کەلامی خوای گەورە بن لەبەرەوەی هەم لە دنیا تووشان نازی پێوە دەکەوت لەبەری دەحەسەوە ئەوە هەم لە قیامەتیش دەتوانین بڵێن بەشێکی زۆری و قوتابیانێکە لە ساڵی 1995 وەکو باس کرد دەرچوی قورئان بوون ئێستا کەسانێکن دایک و باوکەیان شانازیان پێوە دەکات دەزانی ئەمن لە یەک شتی دەیبینەوە مامۆستا ئەوەیە کە ئەو کاتی مزگەوتەکان ئاوەدان بوون ئەو کاتی مزگەوتەکان ئیخلاسیەتێک و جۆش و خۆشێکی پێوە بوو باوەڕکە لە هەر شوێنێک تو پەروەردە بە ناکاتە پەروەردەی مزگەوت نابتە پەروەردەی لۆ لەبەروەی ئەو بەرەکەتەی ئەو ڕاحە و ئەو سەکینە لەم ناو مزگەوتی خودی وەکو مەکان لەی شوێنێک نییە ئەو جاوانی کە لەوێش پەروەردە دەبن وەکوی نییە تو لە مەرکەزێک وەکوی نییە کە لە مەسەر ڕێکخراوێک نییە یعنی خوای گەورە بەرەکەتەکەی خستە ناو مزگەوتەکان بەڵام ئێستا بەشێک مزگەوتەکان بەسەر مسلمانان داخرەوە بەداخەوە لە کاتی نوێژاکرێتەوە مناچارە بێ بە دیلەکانی تر بەکاربێن و سنتەر و ڕێکخراوانەی فعلەن وایە مەبەستم ئەو وەکو مقارنەگە گەر ناخۆی ناکرێت و مەسەن ئەگەر ئەوە نەبوو دەستبەرداری بی بەس ئەو پرسیارێک وەڵامی لە شاری هەولێریش سنتەری نوری حکمەیان دەستگای ڕۆشنبیری حکمەیە کە ڕۆڵێکی باشیان الحەمدولله بەفعلیکردنی قوتابیانی قورئان یعنی بزەبێت ئەو کەسانی کە خۆیان خستۆتە خزمەت قورئان بەڕاستی مە لێرەوە دەستخۆشیان لێکەین پێما بێت لە زۆربەی شار و شارۆچکەکان هەن بەفعلی لە شاری هەولێر نووسینگەی سەرەکیان لێرەیە الحەمدوڵڵا مامۆستا ئێستا لە هەولێریش هەتا یعنی وەکو پێم گوتی یعنی مەوزەیەکی هەرچەندە مەوزەیەکی فەسادی زۆر بەقوەتەیە بەس بەڕاستی ئەمن ئەوەی کە دەبینم مەوزەیەکی گەنج کە ڕوو لە قورئان اهتیمام بە قورئان دەدەن ئەوجا لە مەراکز تەحفیزەکانی هەولێرێ لە سنتەری حکمە لەشێ یعنی دەبینی ئەوە جێگای دڵخۆشیە یعنی مەسەلەن کۆمەڵە قورئان خوێن هەیە ئەو گەنجە اهتیمام بەخۆی دەدا شت بڵاو دەکاتەوە ئەم زۆر دڵم بەوانە خۆش دەبی بەڕاستی دەبی تەشجیعیش بکرێن دەبی حەزەکەم بچینە لای تۆزێکی تر لە قورئانی پیرۆز و دواتریش باسیەوە بکەین قورئانی پیرۆز هەر کەسێک کە بیخوێنێ و هاوکات لەگەڵی بێ بزانە چی پێدەبەخشێ
ئەمە دەچینە دوای گوێگرتن لە چەند ئاەتێکی پیرۆزی قورئان دواتر باسی ئەمە دەکەین هەر لەسەر عەبدولباست عەبدولسەمەد بەردەوام دەبی واللهی تۆزێکیمان شاوی تێ دەکەین ئێدیاڵڵا زۆر چاکە ئینشاءالله زۆر چاکە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فاصبر لحكم ربك ولا تطع منهم آثما أو كفورا واذكر اسم ربك بكرة وأصيلا ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا إن هؤلاء يحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا نحن خلقناهم وشددنا أسرهم وإذا شئنا بدلنا أمثالهم تبديلا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما يدخل من يشاء في رحمته والظالمين أعد لهم عذابا أليما صدق الله العظيم ما شاء الله جزاك الله کاک سەنگەر ئەگەر پێم بڵێ قورئان چی بە تۆ بەخشی لە دوای بەتایبەت دەرکەوتنە بە قورئانی پیرۆز و دەرکەوتنە بەم دەنگەیە قورئان چی بە تۆ بەخشی مامۆستا قورئان ئەگەر باسی فەزلی قورئانی بکەی گەلێکە لە زۆرە کۆتایی نایە بەس ئەوەی کە لە هەمووی گرنگتر و مهمترە ئەو ڕاحە ڕوحیەیە کە ئەتوو لە هیچ شتێک بەدەست ناکەوی ئیلا لەو قورئانی بەدەست دەکەوی يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم خواهي قول دفرمي أي إيمان دارن بەڵامی خوای گەورە و پێغەمبەرەکەی بدەنەوە بۆ ئەو شتێکە زیندوتان دەکاتەوە پەیامەکانی خوای گەورە لە چیە لە قورئانە کەوابیان ئەوەی لەگەر قورئان بژی
باوەڕکە کەسێکی زیندووە هەم لە ڕۆح لە ڕووی لایانی معنەوی هەم لە ڕووی لایانی مادیش وەکو جەستە و لاشە لە ناو خەڵکی ئەوە جگە لەوەی کە سبحان الله یعنی بە باش بە خراپ ئەوەی کە ئاهلی قورئان بی هەیبەتەکی هەیە ڕێزەکی تایبەتی هەیە لە ناو خەڵکی باوەڕ بکە ئەمەکە ئەو ینی لەوانەیە لەو ئاستەش نەبین بەبەستم فەزدەکە لە بۆ قورئانی دەگەڕێنمەوە یعنی تووشی هەندێک مەواقیف دەبی لەوەی کە ئەتو چەند مەقتەعێکی بچووکت هەیە لە فەیسبوک و لەوانەکە خەڵکێک دەدناسین یعنی خەڵکانەکە بووینە کە باوەڕ کە زۆر نەک مولتەزیم زۆر مولتەزیم نەبووینە ئەستان مولتەزیمیش نەبووینە بەس لەبەر گەورەی قورئانەکەی لەبەر فەزد و یعنی کو دەرێ گەورەی ئەو قورئانەی خەڵک بە چاوشکە سەیرت دەکا خەڵک بە لە ڕۆچکە تو دەبینی ئەوە لە ناو خەڵک جگە لەوەی کە خۆت و یعنی خۆت و خوش ئەوە ئارامە ڕۆحیەکەی خۆت کە لە هەمووی گرنگتر تایبەتە کاک سەنگەر دەبینین لە تۆڕە کۆمەڵایەتەکان ڤیدیۆکان و ڤیوی زۆر زۆرە بە تایبەت لە ساڵی ڕابردوو بە پێما بوو لە کەناڵی ئاسمانی پێیان بەرنامێکتان لەگەڵ کاک محمود کرد پێم وابە بە ناوی سەڵای زێڕیم بوو بینەری زۆر زۆر باش بوو الحەمدولillah ئەمانە هەستێکی چۆن پێ بەخشێ کاتێ بینی خەڵک وەڵاهی مەوەزە چونکە پێم وابە سەروم 5 ملیۆن بینەری هەبوو لەخوا پێیچ هەبوو 20 ملیۆن بوو پێیش هەبوو ئەو جەیتر بەس وەڵاهی ئەمن یعنی کە ئەو ڕقەمانە دەبینم زۆر لەوەی دەترسێم یعنی کوبرێن تو لە ناو خەڵکێک ئاوای خواشتە و لای لێت قبول نەکا مەسەلەن یعنی دووربی خوای گەورەمان پارێزی دەزانی ئەوە خەسارەت و دۆڕانێکی زۆر گەورەیە یعنی خوای گەورەکە مەسەلەن توی بەو هەموو خەڵکە ناساندیە و توش خوا بما پارێزی ینی ئەم زۆر جار دەرێم زۆر گەورەترین خەسارەت ئەوەیە لەسەر ئەو هەموو مادی بوونێت و قەردار ببیەوە لۆی ئەمە زۆر تەرکیزەسەوەی دەکەمەوە مۆزوعی قورئان خوێندنی بەس ئەوە نییە مەسەلەن خەڵکە زۆر جێت لێ ڕابگری خەڵک بینەرت زۆر بی لایکت زۆر بی نازام چ زۆر بڕواتە بی هەمووی ناکاتە یەک ئاەتی کە خوای گەورە لێت قبول کرد باشە کاک سەنگەرم کاتم کەم ماوە حەزیشم لێ زیاتر جەم لە قورئان بێ بەڵام حەزەکەم بسمە سەرەوەی گەنجێکی زۆرمان هەیە ئەم بەهرەی دەنگی هەیە بەڵام دەڵێ من دەرفەتم بۆ نەڕەخساوە ئەگەر پێم بڵێ یەکەم دەرفەت کە بۆ تۆ ڕەخسا جگە لەوەی کە ساڵی 1995 باس کرد لە بزگەوتەکەی چۆن دەرفەتت بۆ خۆت ڕەخسان بۆی کە بێی خزمەت بە قورئان بکەی بە دەنگەکەی خۆت یعنی گەنجەکەی پەیوەندی بە من کردووە دەڵێ من دەنگم خۆشە تەجویدم باشە بەڵام دەرفەتم بۆ نەڕەخساوە تۆ چیت هەیە بۆ گەنجانە بەخوا مامۆستا ئەوڕۆکە ئەگەر تو مەبەستت شتێک بێ ئللا ئیشی بۆ دەکەی ئللا کاتی بۆ دەبینەوە ئللا جوودی لۆ دەکەی ئەگەر مەبەستت بێ چونکە شت ئاوایە ینی مەسەلەن ئەتو حەزت لە شتێکە ئەگەر هیچ کاتت نەبێ مەجالێکی بۆ دەکەیەوە ئیشە بکەی یعنی ئەوە ڕادەوەستە سەر ئیرادەی ئەو شەخسەی جوهد و حەزی ئەو شەخسەی لە بۆ ئەو شتەی نییە یعنی چونکە گوتم خوای گەورە قورئان وەکو هیچ شتێک بابەتێشتر نییە وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر خوای گەورە فەرمێ بە تەئکید و بە بێگومان ئەمە قورئانمان ئاسان کردێ لەوەی زکر بکرێت لۆ خینەوەی لەبەرکردنی ینی وەکو هیچ بابەتە چیتکە نییە ئەو کەسە تۆزێک جوهد بکە ئللا خوای گەورە مۆفەقی دەکا نیەت و مەبەستی خاوێن باش ئەوجا خاصەتەن ئێستا زۆر ئاسان بووە لە بەرەوەی یعنی ئەو وەسائلانێک کە تو بتەوێ فێربی وەکو پێشتر نییە ئللا یەک شوێنە بی هەر مۆبایلەکەت بکەوە هەرچی مەقامات هەیە هەرچی مەسەلەن تەزیلات هەیە هەرچی دەنگ هەیە دەتەوێت حەزت لێتی حە لە بەردەستە یعنی حسێب بکە دەیان مامۆستا لە بەردەستە ئامرازەکانی میدیا زۆر زۆر بوون ینی تۆ دەتوانیت سوودێکی باش لە ئامرازەکانی میدیامان من کاتم کەم ماوە حەزەکەم ئەگەر وتەیەکت هەبێ حەزت لێ بێ یان شتێک بێ ئاماژەمان پێ نەدابێ بیڵێی دواتر بە قورئانی ئینشەڵا کۆتایی پێدەینی وەڵڵاهی ئینشاءالله خوای گەورە ئومێدەوارم خوای گەورە چۆن لە دنیا یعنی حتا حدك ونسبيا ئێمە کردە ئەهلی قورئان ئینشاءالله لە قیامەتیش هەر لەسەروەی حسێبمان بکاو هەر لەسەروەش حەشرمان بکاو ئێوەش دەستان خۆش بی ئیحتیمام بە قورئان خوێنەکان دەدەن چونکە ئەوڕۆ یعنی مەوزەیەکێ زۆر ئیحتیمام بە کەسی خراپ دەدەن ئەویش ئیحتیمام دانەکە و مقابلەکردنەکە و باسکردنەکەی لۆی نییە لۆیە ئەوانە ڕەوازیان هەبێ ئیتر بەڕاستی توش دەبی لە مقابلی وان یعنی ئیحتیمام بەو لایەنەی بدەی لە مقابلی وان یعنی ضدی وان ئەوان کە خراپە تو باش یعنی ئەمن پێ دەڵێم لە کوردستان قورئان خوێنی زۆر بەتواناتر هەیە ئەمە هەرتیس نییە لە چاوان بەس دەرفەتیان لۆ نەڕەخسایە ئەوە بەڕاستی دەتوانم بڵێم ئەرکەکە لەسەر شانی ئێوە کە بتوانن ئەوانە یعنی بە خەڵک بناسێنن و ئەویش هەتا ئیحتیمام بەخۆی بدا و ئەو بەهرەیەکە بێت بتوانی زیاتر خزمەت بکە ئینشاءالله بێگومانە ئەرکی سەرشانمان ئێمە بەڕاستی و کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی تایبەتمان بۆ قورئان خوێنان داناوە خوای پەروەردگار ئینشاءالله لە ئێمە و لە
بەرپرسانی پەیامیش ڕازی بێ کاک سەنگەر حەزەکەم کۆتاییەکەشمان هەر بە قورئان بێ ئەگەر لە ماوەی چەند دقەیەک دوو دقە بێ باشە گوێمان لە چەند ئاەتێکی تری قورئانی پیرۆز بێ بەڕاستی من خۆم لێرە هەستێکی زۆر تایبەتم هەیە پیوان وایە بینەرانیش لە ڕێگای ئامرازەکانی میدیاوە هەست بەو هەستە تایبەتەیە بکەن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم هذا يوم لا ينطقون ولا يؤذن لهم فيعتذرون ويل يومئذ للمكذبين هذا يوم الفصل جمعناكم والأولين فإن كان لكم كيد فكيدون ويل يومئذ للمكذبين إن المتقين في ظلال وعيون وفواكه مما يشتهون كلوا واشربوا هنيئا كلوا واشربوا هنيئا بما كنتم تعملون إنا كذلك نجزي المحسنين ويل يومئذ للمكذبين كلوا وتمتعوا قليلا إنكم مجرمون ويل يومئذ للمكذبين وإذا قيل لهم اركعوا لا يركعون ويل يومئذ للمكذبين فبأي حديث بعده يؤمنون صدق الله العظيم جزاك الله کاک سەنگەر زۆر زۆر سپاس دەکەم بەڵێ ئەزیزان و خۆشەویستان ئەڵقەی ئەمجارەی پەیامی ڕۆژم پێشکەشکردن بەو هیوایی توانیمان تۆزێن دڵەکانمان بە خوێندنی قورئان ئاودا بێ. ئەزیزان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە. بڵێ ئەزان زۆر سپاس بۆ هاوکارمان کاگەمران و سپاس بۆ میوانەکەشی سپاس بۆ ئەو دەنگ و خۆشایەمە لێرە ئارام بووینەوە. بڵێ دانیال پێم وا بێت لە کۆتایی بەرنامەکە بابەتێکی ترمانەیە ڤیتیەکە کە پرۆژەی خوێندنەوەی کتێبە لە تەکیە ئەنجام درراوە پێکەوە بینەری و ڤیتیە دەبین.
من ناوم ئیبراهیم عەبدولمەجیدە خوێندکاری زانکۆ بەشی کیمیای دەرمانسازی ماوەی 5 ساڵە. پرۆژەکە سوودێکی هێندە زۆری هەیە کە لە باسکردن نایە بەڕاستی هەموو ئەندامان ئەم بیر و بۆچوونیان هەیە کە ئەم پرۆژەیەکی نایە بۆ ناحیەکەمان. ئێمە پێشەوەی کە مەکتەب بکرێتەوە لە پرۆژەکەیە هەفتەی 2 جار بەشداریەکەین ڕۆژانی یەکشەمان لە شەوەکەی بڵین ئێمە لە خزمەت مەجموعەیە کتابە بین کە ئەندامەکان ئامادەیەکەن و ئەو زانیاریانەی کە هەکبەیان کردووە دێن بۆ ئێمەی هەڵەڕشن و لە شەوانی پێنجشەمەش ئێمە لە خزمەت قورئانی پیرۆز و فەرمودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم هابین و کۆڕێکی ئیمانیانە دروست دەکەین. بەڵێ جگە لەوانە ئێمە 6 مانگ جارەیان بە ساڵانە ئێمە پرۆژەی گەشتکردمان هەیە و پرۆژەی بانکردنی نووسەرانمان هەیە و پرۆژەی پێشکەشکردنی کتابیشمان هەیە. کتێب خۆی معلومە لای هەموو مرۆڤێک کە خۆراکی عەقڵە کە گوڵاوی عەقڵە لە هەموو سەردەمێکە کتێب پێویستە بەڵام لەم سەردەمەدا و لەم ناوچەیەدا بۆ ئەم سەرزەمینە بۆ ئێستا کتێب زۆر زۆر گرینگە بۆ مرۆڤەکان. پرۆژەی کتێب خوێندنەوە پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کە ماوەی 5 ساڵە بەردەوامە. پێناسەی پرۆژەکە پێناسەیەکی بکەین پێگاتووە لە چەند کۆمەڵە برایەک هەفتانە کتێبەکان بە ئارەزوومەندانە کتێبی یاخود زیاتر ئەو خوێنرای ئەو هەفتەی دێنێت و کتێبەکە باز دەکات و هەروها سوود بەو کەسانی دەوروبەری دەگەێنێت. هەروها لەو کاتەدا مشتومڕ و گفتوگۆکردن و ئاڵوگۆڕی زانیاریەکان ڕۆدا لە نێوان یەکتریدا و هەروها هەگبەی نووسەرەکە پێشکەشی بەرژابوانەکە. ئەگە ئامانجی پرۆژەکەش باسکەین ئامانجی پرۆژەکە ئەوەیە کاتێک ئەتوانین بڵین بە کولتورکردنی کتێب خوێندنەوە لە لای خەڵکی بۆ ئەوەی تاکێکی سوودبەخش و زانیاری پڕ و هەروها پرزانست پێشکەش بە خەڵک بکرێت و سوود بەخۆی بگەێنێ دوایەوە سوود بە کەسانی دەوروبەری بگەێنێت. بۆ ئامانجی پرۆژەکە لە داهاتوودا ئینشاءڵڵە بەردەوام دەبێت و هەروەها خۆی گەورە بەرەکەتیشی تێکات. کتێبەکانیش زیاتر ئارەزوومەندانەیە بەڵام زیاتر کتێبی ئاینی باز دەکرێت سواز بۆ خۆی پەروەردگار کتێبی زانستیش و فەلسەفیش و ڕۆمان و هەموو ئەو جۆرانشی تێکەوێت بەڵام زیاتر کتێبی ئاینی باز دەکرێت. بەڵێ بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ئینشاءڵڵا تەواوی بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت. زۆر سپاس تا ئێستا کە بینەرمان بوون بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ. دەست بەش.